کاتتان باش لە بازاری ئەڵگۆڕی دراوم لە شاری سلێمانی هەڵبەدەم ڕۆ لەگەڵکردنەوەم بازارە بەهای $100 ئەمریکی بەرامبەر بۆ بە 155,000 دیناری عێراقی کە ئەم نرخی کە ئەمڕۆ لەگەڵکردنەوەی بازارەکاندا لە بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقیدا هەبووە نرخێکە یاخود دابەزینێکە بە شێوەیەکی بەرچاو کە لە سێمانگی ڕابردوودا ئەم دابەزینە لە بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی لەم بازارە تۆمار نەکراوە کە بەتایبەت لە ماوەکانی ڕابردوودا کە بەهای $100 ئەمریکی نزیک بووە لە 170,000 دیناری عێراقی کە ئەمەش بەردەوام باز لە دوو هۆکار دەکرێت هۆکارە ناوخۆیەکان و هۆکارە دەرەکیەکان هەڵبەتە لە ماوەکانی ڕابردوودا چەند ڕێکارێکی تایبەت یاخود بۆ هەموو ئەو ڕێکارە تایبەتانی کە لەلایەن بانکی مرکزیەوە گیرایە بەر بۆ هەنگاونان بۆی کە بانکی یاخود بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار داببەزێتەوە بەڵام بە هەمان شێوە سەرکەوتوونە بووە دیارە ئەمڕۆ لە چەند ڕۆژی ڕابردوودا بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار لە دوای ئەو بەرزبوونەوە یاخود ئەو دابەزینەی کە بەخۆی بینی ئەمڕۆ گۆڕانکاری لە نرخەکەی داکرا بە شێوەیەکی بەرچاوکە لە ئێستادا نرخی $100 ئەمریکی بەرامبەر بە 157,000 دیناری عێراقی گفتوگۆی هەموو بابەتە و زیاتر لەگەڵ جەبارگۆران و تەبێژی بازاری دۆلارەکەی شاری سلێمانی و شارەزای ئابووریش دەکەم کاک جەبار سڵاو لەبێ ئەم کاتت باش ئەگەر پێم بڵێن بەوردی ئەم دابەزینە بەرچاوی کە لە سێمانگیدا ڕابردووەوە نرخی دۆلار بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی بەخۆی نەبینی و بۆچی دەگەڕێتەوە ئەم دابەزینە بەردەوام دەبێت بەڵێ دیارە هەمووی ڕنگدانەوەی ئەو هەواڵانی هەفتەی ڕابردوو کە بڵاو بۆەوە ئیتفاقیەک لە نێوان ئەمریکا و لایەنی عێراقیەکان هەبوو لە ئەبوزەبی لەگەڵ برانجی جێپی مۆرگانی ئەمریکایە طبعا هەمووی ڕنگدانەوەی کە خۆی لە پێنج خەڵا بینێتەوە ئەوەدا معلومی جەنابتانەوە هەموو هاوڵاتیانی بەڕێز جەزانن ئەمە ڕێک کاریگەریی باشی لەسەر کۆی بازارەکان دروست کردووە کۆی شرای دیناری لە بەرامبەر دۆلاری ئەمریکا بەرز کردەوە بەشێکی تری شەوەی کە پەیوەندی بە دوێنێەوە تا ئەمڕۆ 24 ساعتەوە هەیە لە بەشێک لە دەستگاکانی ڕاگەیاندن بڵاوکرا بە تایبەتی وەکالەی ئەنبای العێراقیە هەواڵێکی بڵاوکرۆ کە $100 ملیۆن هاوردە کراوە بۆ سێ بانکی عێراقی و ئێستا لە دانوستانان و لە تاوتوێکردنی ئەویان کە $120 ملیۆن تر لە ماوەی سێ ڕۆژی داهاتووە بگاتە عێراق ئەمەش پێمانەڵێ کە خەبارەی خستنە ڕووی دۆلار بە کاش بۆ بازارەکان باشە و وەکو بڵێ خواستێکی زیاتر لەسەر دیناری عێراقی دروستەکە و دینار لە بەرامبەر دۆلاری ئەمریکا بەرزەکاتەوە لە ماوەکانی ڕابردوو هەمیشە دەوترێت کۆنتڕۆڵکردنی بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار لە دەستی بانکی مرکزیدایە بە ڕئیسی و بەسەرەکی بەڵام لە ماوەکانی ڕابردوودا کە نرخی دۆلار توانم بڵم بەهای دیناری عێراقی تقریبا $100 ئەمریکی بوو بە نزیکی 170,000 دینار خستنە ڕووەکان لەلایەن بانکی مرکزی و ڕۆژانە بە هەمان شێوە سەروی 200 ملیۆن بوو ئەمە بوو کۆنتڕۆڵی دۆلاری ئەوە ئەتوانین بڵێنەوە عواملە دەرێکیەکان عواملە خارجەکانە کە زۆرجار تەحکومەکەمە لە زانستی ئابووری شتێکمان هەیە ئەوانەی کە تأثیرات و کاریگەری لەسەر دۆخی ئابووریان دۆخی سیاسی و تەنانە بەهای دراوی هەر وڵاتێکی دروستەکە دوو عاملان دوو هۆکارە دوو فاکتەرە عواملە ناوخۆیەکان و عواملە دەرەکەکان لە سێمانگی ڕابردووە ئەوەی کە پەیوەندی بە بەهای دینارەوە هەبوو زیاتر عاملە ناوخۆیەکان بوو پەیوەندی بە ڕێکار و ڕێوشۆنەکانی بانکی مرکزیەوە بوو بەڵام دوای ئەوە کە گۆڕانکاریەک لە ناوچەکە تا دروست بوو شەڕێک جەنگێک لە نێوان بڵێن ئیسرائیل و غەزای دروست بوو ئەمە توانین بڵێن ناوی بڵێن عواملە خارجەکان ڕاستەخۆ تەئسیراتی لەسەر کۆی هەموو بازارەکان و تەنانە ناوچەکە و جیهانی دروستکە تۆ گەسەری بازارەدارەکان کە بازارەکانی فۆرێکسکەی ینی گۆڕانکاریکی زۆر خێرای لە پشکەکان دروستکرد لە نرخی زیێڕا دروستکرد لە نرخی نەوت تا دروستکرد ئێخۆ عێراقیش خۆ بێبەش نابێت لەو گۆڕانکاریانە تەمان ئەمە بۆچی ئەگەڕێتەوە تەمان لە هەموو هەلومەرجێکی هەستیار لە هەموو هەلومەرجێکی ناسەقامگیرە بازرگان و بەرهێنەرەکان بیر لەواکەنەوە کە پشت بە سەرمایەکی ئامین ببەسن بە تایبەتی زیێر و دوایەوە دۆلاری ئەمریکیش کە بە درای دووەمی جیهانی بڵێ ناوزە دەکرێت بە حەقەت خواستێکی زۆر لەسەر دۆلاری ئەمریکی دروست بوو ئەوان عاملەی خارجیە کە زۆرجار لە قودرەت و توانای بڵێن هۆکارە ناوخۆیەکانیشانە بەڕاستی ئەمە بوو وای کرد بە حەقەت بەڵام دوای ئەوەی کە ئەو ئیتفاقیەی کە ئێستا بڵێن بەیان کراوە لە بەشێکی زۆری ڕاگەاندنەکانە و ئەو خاڵانی کە ئێستا لە خزمەت بەڕێستانە باسم کرد ئەمە وای کرد بە جۆرێک ینی بەهای دینار لە بەرامبەر دۆلارە بەرزبوونێکی باش تۆمار بکات ساڵانە لە ناوڕاستی مانگی 12 بۆی وی کە بانکەکانی تر بانکی مرکزیش بە تایبەتخستانی کۆتایی یەکەن نرخی دۆلار بە شێوەیەکی بەرچاو بەرز دەبێتەوە پێشبینی یەکەن ئەمساڵ لە کۆتایی ناوڕاستی مانگی 12 نرخە بە شێوەیەکی بەرچاو بەرز بێتەوە یاخود بگاتە چەند بەڵێ من پێم وانەوە زۆر تەسیری هەبێت خۆ بانکی مرکزی لە خستنەڕووی دۆلاری خۆی هەر بەردەوامە بێت و ئەو پەیوەندی بە بانکە بازرگانەکانەوە زیاتر حسابی ختامی تەسویع حساباتی ساڵانە ئەوە تەسیراتی ئەوەی نابێت لە بەرامبەریشە بەس بەشێک لە عملیەی بازرگانیش
ئەوەستێت بەهۆی حسابی ختامی شەریکات و کۆمپانیانی گەورەکانەوە واتە هاوردەکردن کەمە بێتەوە لەو حاڵەتەیە بۆ یاتوانانی بڵێن ئەمە تەسیراتی گەوتۆ دروست ناکە چونکە بەڕاستی لە ئێستایا تارگێت و ئامانجەکەی دیناری عراقی ئەوەیە لەم زۆنا بمێنێتەوە لە زۆنی 150کانە بمێنێتەوە بۆ لەبەر ئێستا حملەیەکی انتخابی هەیە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئێلەم کاتەشا بە تایبەتی ئیتاری تەنسیق پێویستی بەوەیە کە بەهای دۆلار تا ئاسێک دابەزێنێ بۆ ئەوەی کە وەکو چەکێک بەکاری بێنێ و بۆ بانگەشەی هەڵبژاردن لەبەرەوەم پێم وایە لەم زۆنە ئەمێنێتەوە بەهای دۆلار لە بەرامبەر دیناری عراقیە پێم وانە ئەگەر وەکو سەرەتا باسم کرد عاملێکی دەرەکی هۆکارێکی دەرەکی فاکتەرێکی دەرەکی گۆڕانکاری دروست ناکات چونکە ئەم بابەتە جیاوازە بەڵام ئەوەی کە پەیوەندی بەناو خۆی عراقەوەیە من پێم وانە بەڕاستی ئەو بڵێن حسابی ختامی و تەسوی حساباتی بانکان زۆر تاسیری هەبێت گاوانی کە بانکی مرکزی گرتێ بەر بۆ کۆنتڕۆلکردنی بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عراقی ئەو بکە بڕیار برێت کە لە دەواازە سنووریەکان فڕۆکەخانەکان بە تایبەتوە مامەڵی زەوزارەکان بە تایبەتی لە بانکەکان و نووسنگەکاندا بکرێ بە دینار مامەڵی پێ بکرێت لە دوای سەری ساڵی تازەوە تا ساڵی 2024ەوە ئەمە گاوە جێبەجێ دەبێ وەگە جێبەجێ بێ دەبێت تا هۆکارێک بۆ کۆنتڕۆلکردنی نرخی دینار عاملێکی باشە بێ بۆ سەخامگیرکردنی بەهای دیناری عراقی لەبەرەوەی خەڵک زۆر پێویستی بە دۆلار نامێنەوە کاتە تۆ کۆی هەموو ترانزاکشنە ناوخۆیەکان مامەڵە بازرگانی و دارایەکان هەرمی کرد بە دیناری تۆ پێویستی بە دۆلار چییە تەنها دوو تایپ لە هاوڵاتیان پێویستیاندا بە دۆلارە بێ ئەوانن کە بۆ حەزمی ئیسراداتی خارجی حواڵەی دەریکیەکەنەوە توان لە ڕێگای بانقەوە دۆلار بەدەست بێنن بە نرخی فەرمی و بەشێکی تریش لەو هاوڵاتیانە کە سەفەرەکەن ئێوانیش دەتوانن دۆکومنتەکانیان تقدیمی هەر بانقی بکەن و دۆلار بەدەست بێنن بەڵام ئەمە خۆی بۆ خۆی پرۆسێکی درێژخایەنە ئەگەمە پێم وا بێت لە مانگە دوو مانگە کۆی هەموو مامەڵە دارایی بازرگانەکانە کرێ بە دینار بەڕاستی ئەوە کاتی پێچ بۆ لەبەری تۆ تازە واقعێک دروست بووە هەر بۆ نمونە هەرێمی کوردستانی ئەمە زیاتر لە 30 ساڵە بەشێکی زۆرمان لە مامەڵەکانمان بە دۆلاری ئەمریکیە خەریکە وای لێ دیناری عراقی بە دراوی دووهەم باشە کە پێویستە لە هەموو شوێنێکی دنیا لە هەموو وڵاتێکە تۆ دراوێکی فەرمی خۆت هەیە ینی پێناسێکی جوان هەیە بۆ دراو ئەڵێ لیگەلی پیپەر ئەکسپت بای پەبلیک واتە دراوێکی یاساییە لە نێوان حکومەتەوە تەبەنی ئەکرێتەوە لەلایەن خەڵکیشەوە مامەڵی پێوەکرێت و ئەکسپتەکە قبوڵەکرێت لەوەینە لەبەرەوە تۆ خاوەنی درایکی خۆتی کە دیناری عراقیە پێویستە بە دراوەکەی خۆت مامەڵە بکەیت بەڵام ئێمە واقعێک دروست بووە یعنی ئەوە تەمە زیاتر لە 30 ساڵە ئەکسەریتی مامەڵە گەورەکان خەبارە گەورەکان مامەڵە بازرگانە خەبارە گەورەکان ئەکسەرەتان هەر بە دۆلاری ئەمریکی بووە لەبەرەوە ئەمە پێویستی هەم بە ئیجراعاتی تون هەیە هەم ئەنی پەیوەندی بەلایەن ئەمنیەکان و وەزارەتی بازرگانی و بانکی مرکزی عراقیەوە کە زۆر تون بن لەم بابەتانی ئیجراعاتەکانیان ینی بەڕاستی جددی بێت فەرزی بکەن لەسەر هەموو مؤسسەکان تۆ لە مارکێتێکەوە بگیری تا گەورەترین مؤسسە فەرزی بکەن لەسەر کە نابێ بە هیچ جۆرە مامەڵە بە دۆلاری ئەمریکی بکەین بەڵام ئەمە پێویستی بەکاتە کاتی زیاتری ئەوێ وردەوتە تا خەڵک لەگەڵ ئەم عملیار ڕێ جاتوانی بڵێن کاریگەرەکانی زۆر باشە بێت ئەو کاتا خەڵکی بەگشتی زۆر پێویستی بە دۆلاری ئەمریکی نامێنێت هەمیشە لە قسەکان تاکە باس لەوە کردووە یەکێک لە هۆکارەکانی بەرزی و نزمی نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عراقی بە هەمان شێوە ڕۆ سیاسیەکەش و گۆڕانکارە سیاسەکانش بە هەمان شێوە کاریگەریان هەبوو کاریگەریکی سەرەکیان نەبووە دوێنێ دادگای فیدراڵی بڕیاری دوورخستنەوەی محەممەد هەلبوسی داوە سەرۆکی پەرلەمانم گۆڕانکاریە سیاسیانە لە ناوخۆی عراقدا کاریگەری دەبێتەوە جارێکی ترتوانی بڵێ مەترسیە بۆ سەر ئایندەی دۆلار بەڵێ خۆی ئەمان ئەتوێم لە کەسێکی ئیداریە و پەیوەندی دە پەرلەمانەوە لە ئێستا لەم هەلو مەرجێسایە هیچ تەسیراتێک لەسەر بای دیناری عراقی ناکە بەڵام ئەگەر دۆخی سیاسی عێراق تێک نەچێ باشە چونکە بەڕاستی محەممەد بەرز ئینە هەلبوسی و سەرۆکی پەرلەمانی عراق و سەرۆکی کوتلەیەکی گەورەی بەرەیستونەکانە بەڕاستی ئەگەر ئاوا بەم دۆخە بێتوانی دۆخی عێراق ڕوبەڕووی سەقام ناسەقامگیرێکی خراپێتەوە بەڕاستی ئەمە توانین بڵێن کاریگەری هەیە بەڵام لە ئێستا من پێمانە زۆر تەسیراتی گەبێت لەبەر کەیسەکە کەیسێکی داریە پەیوەندی دە پەرلەمانەوەیە پەیوەندی بە لایەنە نەختی نەودارایە کۆنی واتە پەیوەندی بە سیاسەتی نەختی بانکی مرکزیۆنی ئەمە بابەتێکی ترە بەڵام ئەگە دۆخەکە ناسەقامگیر بێ خۆپیشاندان دروستکەیان وەک بڵێ شڵەژانێکی سیاسی لە ناوچی عێراقا لە وەسەط و جنوبی عێراقا دروست بێ بەڵێ وەڵام بێگومان تەسیرە بێت بەڵێ بینەرانی شارپرێز ئەوە تەواوی ئەو زانیاریانە بوون کە سەبارەت بە دابەزینی نرخی دۆلار بەرامبەر دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عراقی کە لە ماوەکانی ڕابردوودا بەرزبوونەوەیکی بەرچاوی بەخۆی بینی واتە بتوانم بڵم بە تایبەتی لە سێ مانگی ڕابردوودا ئەم نرخی کە ئەمڕۆ هەیە لە بازاڕەکانی ئاڵوگۆری دراو کە ئێستا من قسەتان بۆکەم توانم بڵێم نرخی 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە 157 دیناری عراقی کە ئەمڕۆ لەگەڵ کردنەوەی بازاڕە بەرامبەر بۆ بە 155,000 دیناری عراقی
عراقی کە مەوەکو کاکجباری ژامەژەی پێکرد لە ماوەکانی ڕابردوودا بەتایبەتی سێ مانگی ڕابردوو هەفتەیەکیش پێش ئێستا ئەم نرخە نەبووە کە ئەمەش دەلالەتە بۆی کە ئەوان ئاماژەکان یاخود سەرچاوە هەواڵیەکان بەشتێک لە شارەزایانی ئابووری و کاکجباری ژوکو تەبێژی بازاری دۆلارەکە و شارەزایەکی ئابووری ئاماژەی بۆ کرد کە ئەمە هەنگاوێکی باش دەبێ و پارەی کە لە دوێنێ یاخود لە ڕۆژانی ڕابردوو ڕەوانەی سێبانکراوە و هەنگاوەکانی بانکی مرکزیش بۆ ئاراستەیە کە بتوانێت نرخی یاخود بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عراقی جێگیر بکە بە شێوەیەک بێت کە ئەو شڵەژانە ئابووریانی کە لە بازاڕەکانی ئاڵوگۆڕی درا و لە نووسنگەکاندا هەیە بە هەمان شێوە نەمێنێت و کۆنتترۆلی نرخی دیناری عراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بکات.